سڵاو قوتابیانی خۆشەویست، پێتان گەیشتینەوە لە بابەتی فیزیای پۆلی دا لەوانەی دووەم لە شکانەوە. طبعاً لەوانەی ڕابردوو باسی شکانەوەمان کرد، گوتمان شکانەوەی ڕووناچی ڕوودەدا کاتێک تیشکێک لە ناوەندێک بگوازێتەوە بە ناوەندێکی تر، کەواتە دەبێت دوو ناوەندی جیاوازمان هەبێت و تیشکەکە بەلاری بکەوت بایە سەر ئەو ناوەندەی و ناوەندەکە دەبا ڕوون بە سوەگە ناوەند ڕوون دەبی شکانەوە نازانین تێدا ڕوودەدایان ڕوونادا و گۆشەی لێدان یەکسان نەبێ بە گۆشەی شکانەوە. بە چەند دەرمان دەگۆ گۆشەی لێدان؟ ئەندەمشایکەنی قوتابیان بە چەند دەرمان دەگۆ گۆشەی لێدان؟ ئەگەر ئەوە ڕووەکەبی ئێرە هەوابی، ئێرە هەوابی، ئێرەش لۆ نمونە ئاوبی، ئێرە پێی دەرێن ئەستوونی سەر ڕووەکە. تەماشایکەنی تیشکەکە لارە، ئەو تیشکەکە بەلاری دەکەوتە سەر ئێرە، ئێرە پێی دەرێن گۆشەی لێدان ثێتا ئای، هەیە پێی دەرێت ثێتایەک عەفوان ئێرە پێی دەرێن ثێتا ئای، ئەلێرە تیشکەکە دەشتێتەوە، ئێرە پێی دەرێن ثێتا ئار، پێی دەرێن گۆشەی شکانەوە. ئەوەمان ڕادەوەستی تەماشاکەنێ ثێتا ئار ثێتا ئای پێی دەرێن گۆشەی لێدان یان ثێتا یەک، هەیە پێی دەرێ ئەوەش ثێتا گۆشە شکانەوە، ثێتا ئار ثێتا دوو. باسی شکانەوەمان کرد کە ڕۆناچی کاتی قەڵەمێک لە ناو پەرداخەکەدا دەندرێن ناوەندەکە دەبێ ڕوونبی، مەرجەکانی شکانەوەمان باس کرد و ئەوەشمان باس کرد کە چۆن تیشک لە ناوەندێک دەگوازرێتەوە ناوەندێکی تر خێراییسی بەسەر دێ، چڕی هاکۆڵکەی شکانەوە درێژی شەپۆڵ لەرەر ئاگادار بە لەرە ناگۆڕێ، بەڵام هەر یەک لە چڕی لە هاکۆڵکەی شکانەوە لە درێژی شەپۆڵ و خێرایی گۆڕانیان بەسەردادێ. کەواتە ئەگەر تیشک ئاگاداری ئێرە بە کەواتە دەرێم ئەگەر تیشک ئاگاداری ئێرە بە ئەگەر تیشک لە ناوەندێکی ئاگادار بە ئەگەر تیشک لە ناوەندێکی کەم بێت، ئێنی کەم بێت، ئێنی هەوای گوتم سێ قڵان لەبەرکە، ئێنی هەوای چەند بوو؟ ئێنی هەوای یەک، ئەدی ئێنی شوشەی 1.5. کاتێک تیشکێک لە ناوەندێک کە دێتە ناوەندێکی تر، ئەگەر تەمەشای هەوایکەین ئێنەکەی یەکە، ئەگەر تەمەشای شوشەکەین ئێنەکەی 1.5، کەواتە تیشکێک لە هەوای دێتە ناوە، کەواتە تیشکێک لە یەک دێتە 1.5، یعنی سەرەتا ئێنەکەی کەم بووە، دوای هاتیتە ئێنەکی زۆر 1.5، کەواتە ئێنەکە زیادی کردیە. کە مادەم ئێنەکە زیادکە ئەو تیشکە لە ستوونی سەرڕووەکەی نێزیک دەبێتەوە، ئەو تیشکە لە ستوونی ئەو سەرڕووەی نێزیک دەبێتەوە. ئاگادار بە ئەگەر تیشکێک لە ناوەندێک هات هاکۆڵکەی شکانەوەکەی کەم بوو، هاتە ناوەندێک هاکۆڵکەی شکانەوەکەی زۆر بوو، لە ستوونەکەی نێزیک دەبێتەوە، چڕیەکە زیاد دەکا، خێرایەکەی کەم دەکا. ئاگادار بە وڵەوانەکانی دیش باسمان کرد. بەڵام ئەو جارەی ئەگەر بە پێچەوانەوە باسی کەین، ئەگەر تیشکەکەم هەبی ئەو تیشکە لە شوشەیە، سەرەتا لە شوشەیە، ئێنی شوشەی چەندە؟ 1.5. دوای تیشکەکە دێتە چێندەر؟ دێتە هەوای، ئێنەکەی چەندە؟ یەک. ئەگەر تەمەشای بکەی لە یەک دێتە 1.5، کەواتە لە ئێنەکی زۆر دێتە ئێنەکی کەم، لە 1.5 دێتە یەک، یعنی 1.5 1 بەنسبەت یەکی زیاترە، کەواتە لە ئێنەکی زۆر دێتە ئێنەکی کەم. کەواتە کە مادەم تیشک لە ئێنەکی زۆر هاتە ئێنەکی کەم، ئەوە لە ستوونەکەی چی لێ دێت؟ دوور دەکەوێتەوە. ئاگادار بە لە بۆ بۆشایی یان لە بۆ هەڵبژاردن. کەواتە ئەگەر بێت و تیشکێک لە ئێنێکی هاوکۆڵکەی شکانەوەیەکی کەم هاتە هاوکۆڵکەی شکانەوەیەکی زۆر، لە ستوونی ڕووەکەی نێزیک دەبێتەوە. بەڵام ئەگەر بێت و لە هاوکۆڵکەی شکانەوەیەکی زۆر بێتە هاوکۆڵکەی شکانەوەیەکی کەم، لە ستوونەکەی چی لێ دێ؟ لە ستوونەکەی دوور دەکەوێتەوە. ئاگادار بە قوتابیان ئەو قسەیە زۆر میهمە. تەماشای ئەگەر تیشک لە ناوەندێکی چڕی کەم بێتە ناوەندێکی چڕی زۆر، ئەوە تیشکەکە لە ستوونەکەی نێزیک دەبی. بەڵام ئەگەر بێت و تیشک لە ناوەندێکی چڕی زۆر بێتە ناوەندێکی کەم، لە ستوونەکەی چی لێ دێ؟ دوور دەکەوتەوە. هەروەک ئەو دوو نمونەیە کە ناو کتاب لەمان باس دەکا. تەماشا نمونەکانکە. نمونەکە چییە؟ جار یەکەم ئەو پشیلەیە
تەماشا ماسیەکەی دەکە عەفوەن جاری یەکەم ئەو پشیلەیە تەماشا ماسیەکەی دەکە ها سەهمەکە ئەگەر تەماشا بکەی لە پشیلەکەی دەستە ماسیەکەی سەهمەکە لە پشیلەکەی دەستە ماسیەکەی و ئەلێرەش سەهمەکەش لە ماسیەکەی دێتە پشیلەکەی تەماشایکە پشیلەکە چۆن ماسیەکەی دەبینی ماسیەکە چۆن پشیلەکەی دەبینی جوان تەماشا کاتێک ئەو تیشکە لە هەوای دێتە ناو ئاو یان لە ناو ئابی دێتە چندەر دێتە هەوای ماسێکە چۆن پشیلەکەی دەبینی پشیلەکە چۆن ماسیەکەی دەبینی پشیلەکە چۆن ماسیەکەی دەبینی وا هەست دەکا لە شوێنی خۆی نییە دوورترە بەڵام لە واقعوانیە واقعەکەی ئێرەیە و بە هەمان شێوەش ماسیەکەش کە تەماشا پشیلەکەی دەکا پشیلەکەی دوورتر دەبینی بەڵام لە ڕاستی داشوانیە کەواتە ئەوە پەیوەندی بەچێ هەیە ئەوە پەیوەندی بەو تێبینیەی ئێرە هەیە دەرێ هەر کاتێک ڕۆناچی لە هاوکۆڵکەی شکانەوەیەک بچێتە هاوکۆڵکەی شکانەوەیەکی تر تیشکەکە دەشتێتەوە ئەو تیشکەی کە دەشتێتەوە یان لە ستونەکەی نزیک دەبی یان لە ستونەکەی دوور دەبی لە چ کاتێک نێزیک دەبتەوە ئەگەر بێت و لە هاوکۆڵکەی شکانەوەیەکی هاوکۆڵکەی شکانەوەیەکی ئێنی کەم بێتە هاوکۆڵکەی شکانەوەیەکی ئێنی زۆر ئەوە لە ستونەکەی نێزیک دەبی بەڵام بە پێچەوانە لە ستونەکەی چی لێ دێ لە ستونەکەی دوور دەکەوتەوە تەماشا ئێرەکەن لێرە باسی چێ دەکا باسی جوودیاسای عەفوەن باسی جوودیاسای شکانەوە دەکات لێرە باسی چ دەکا جووت یاسای شکانەوە کەواتە چەند یاسام هەیە دوو جووت یاسای شکانەوە کەواتە چەند یاسام هەیە دوو یاسای یەکەم چییە یاسای یەکەم دەرێ هاوکۆڵکەی شکانەوە عەفوەن یاسای یەکەم دەرێ یاسای یەکەم دەرێ هاوکۆڵکەی شکانەوە هاوکۆڵکەی شکانەوە یعنی ئێن هاوکۆڵکەی شکانەوە چییە مامۆستا ئەتوو لە ئەیوانەکەی دیش هەر باسی هاوکۆڵکەی شکانەوە دەکرد سێ هاوکۆڵکەی شکانەوە شت پێ لەبەر کردین هاوکۆڵکەی شکانەوەی هەوا یەک هاوکۆڵکەی شکانەوەی ئاو و لەگەڵ هاوکۆڵکەی شکانەوەی شوشە ئی ئاوی 1.33 ئیشی 6.5 مامۆستا ئەوانە پێ لەبەر کردین ئەو هاوکۆڵکەی شکانەوەی چییە لە ناو جوودیاسای شکانەوەی باز دەکا هاوکۆڵکەی شکانەوە ئێن سمۆڵ بریتە لە ڕێژەی نێوان تەماشا ئێرەکە بریتە لە ڕێژەی نێوان ئێن بریتە لە ڕێژەی نێوان خێرایی ڕۆناچی لە بۆشایی لەسەر خێرایی ڕۆناچی لە ناوەندێکی دیاری کراوە ئەگادار بە و دەشتانم بڵێم خێرایی ڕۆناچی سێ جاران دەتوان هەشت ئەوەش خێرایی چکە خێرایی ڕۆناچی لە بۆشایی سێ جاران دەتوان هەشتا کەواتە ئێن دەکاتە سی لەسەر ڤی سی خێرای ڕۆناچی لە بۆشایی ڤی خێرای ڕۆناچی لە هەر ناوەندێک ئاگاداری دوو تێبینیان بە کەواتە هاوکۆڵکەی شکانەوە بریتە لە ڕێژەی نێوان ئەگەر نەتزانی لە ناو یاسایەکەی تەماشایك ئەگەر نەزانی لە ناو یاسایەکەی هاوکۆڵکەی شکانەوە بریتە لە ڕێژەی نێوان لە ڕێژەی نێوان چێ خێرای ڕۆناچی لە بۆشایی و خێرای ڕۆناچی لە ناوەندێک خێرای ڕۆناچی لە بۆشایی سێ جاران دەتوانشتا ئەوەش خێرای ڕۆناچی لە ناوەندێکە ئاگادار بە دوو تێبینی لەسەر ئێرە هاوکۆڵکەی شکانەوە هەمیشە هاوکۆڵکەی شکانەوە هەمیشە لە یەک گەورەترە مامۆستا لۆ هاوکۆڵکەی شکانەوە لە یەک گەورەترە لۆ لەبەر چی هاوکۆڵکەی شکانەوە لە یەک گەورەترە تەماشایکە هاوکۆڵکەی شکانەوە دەکاتە سی لەسەر ڤی هاوکۆڵکەی شکانەوە دەکاتە سی لەسەر ڤی تەماشایرەکە سی قیمەتەکەی سێ جاران دەتوان هەشتا باش هیچ ناوەندێکمان نییە خێراییەکەی بگاتە خێرای ڕۆناچی هەمیشە گچکەترە ئێژمارەی سەرکەرتی گەورە ژمارەی ژێرکەرتی بچووک دائیمەن گەورەتر دەبی لە یەک ئاگادار بە ئەوە یەک دوو کەواتە هاوکۆڵکەی شکانەوە هەمیشە گەورەترە لە یەک دوو هاوکۆڵکەی شکانەوە هیچ یەکەیەکی نییە مامۆستا لۆ هیچ یەکەیەکی نییە تەماشا ئێرەکە سی خێرای ڕۆناچی لە بۆشایی لە بەشی یەکەم
لە بەشی یەکەم خشتەی سێمەیان دووەمە بڕە داتاشراوەکانت هەیە لە ناو بڕە داتاشراوەکان خێرایی تێدایە خێرایی بڕێکی داتاشراوە وەرگیراوە لە ئەنجامی دابەشکردنی درێژی لەسەر کات کەواتە خێرایی درێژی لەسەر کاتە ینی مەتر لەسەر سێکندە کەواتە ئەوە خێراییە مەتر لەسەر سێکند ئەوەش خێراییە مەتر لەسەر سێکند مەتر لەگەر مەتری سێکند لەگەر سێکند کەواتە هاوکۆڵکەی شکانەوە هیچ یەکەیەکی نییە هاوکۆڵکەی شکانەوە پێناسەکەمان زانی و یاسایەکەمان زانی و یەکەکەشمان زانی کەواتە ئەوە یاسای یەکەمی شکانەوەیە چکە نەرێ جوود یاسای شکانەوە کەواتە ئەوە یاسای یەکەممان زانی یاسای یەکەمی شکانەوە باسی هاوکۆڵکەی شکانەوە دەکا هاوکۆڵکەی شکانەوەی هەوا و شوشە و ئەوانە ئەدی خودی هاوکۆڵکەی شکانەوە خۆی چییە ئەوەتە هەمیشە لە یەکیش گەورەترە یەک سەرێ 1.33 1.5 بە پێی مادەکان 1.4 و إلى آخره ئەدی دووەم یاسای شکانەوە تەماشای کە دەرێت جوود یاسای شکانەوە ئەدی دووەم یاسای شکانەوە چ دەرێ ئەگەر تیشکێکی ڕووناچی بەلاری بەچی بەلاری یعنی ئاوا ئەگەر ئەو ئەستونی سەرڕۆکەی بی ئاوا ئەوە پێی دەرێن لار بەلاری لە ناوەندێکی چڕیکەم بێتە ناوەندێکی چر زۆر ئەوە تیشکەکە دەشتێتەوە تازەش باسمان کرد دوو ناوەندمان هەیە ناوەندی ڕوون کە تیشک بەلاری هات حتمما تیشکەکە چی لێ دێ دەشتێتەوە ئەو تیشکە دەشتێتەوە یان لە ستونەکەی نێزیک دەبی یان لە ستونەکەی دوور دەبی کەرجین لە ستونەکەی نێزیک دەبی ئەگەر بێت و لە ئێنی کەم بێتە ئێنی زۆر لە هاوکۆڵکەی شکانەوەی کەم بێتە هاوکۆڵکەی شکانەوەی زۆر وە بە پێچەوانەوەش ئەوە پێی دەرێن جوود یاسای شکانەوە تەوا کوڕی من هێن دەکاتە سی لەسەر ڤی سی سێ جاران دەتوان هەشتی خێرای ڕووناچی بەیەکەیە تێبینی هاوکۆڵکەی شکانەوە هەردەم گەورەترە لە یەک هەردەم گەورەترە لە یەک چونکە هیچ ناوەندێک نییە خێرایەکەی بگاتە خێرای ڕووناچیانی هەمیشە لە یەک گەورەترە و بێ یەکەشە تەماشای ئێرەکە ئەلێرەش نووسیتی و بێ یەکەیە باشە ئەوە چی ئەو خشتەیە مامۆستا ئەو خشتەیە هاوکۆڵکەی شکانەوەیە ئی هەندێک مادە بەڵام ئەمە بە قوتابیەکانی خۆمان دەرێین ئەوەمان لۆ لەبەرکەن وە لەگەر ئاو شوشەی ئەوە ئاو هەوا بۆڕدەکەمان تەواو نییە سێ ئێنمان گوتمان لەبەرکەن یەکی ئاو یەکی هەوا ئەو سێ خشتەیە ئەو سێمان پێویستە مامۆستا ئەدی ئەوەکانی دی ئێمە لە پرسیار بە خۆمان دەتان دەینێ باشە تەماشای ئێرەکەن کوڕی من تەماشای ئێرەکەن دەرێ پرسیارێکمان هەیە دەرێ چی بەسەر خێرای ڕووناچی دادێت کاتێک لە مادەیەکەوە دەچێتە مادەیەکی تر کە هاوکۆڵکەی شکانەوەی گەورەتر بێت ئەو یعنی چی یعنی تیشکێکی ڕووناچیم هەیە دەشتێتەوە بەڵام کە دەشتێتەوە سەرەتا هاتی هاوکۆڵکەی شکانەوەکەی کەم بووە دواتر هاوکۆڵکەی شکانەوەکە چی لێ هاتیە زیاد بووە خێرایی چی لێ دێ لە وانەکەی پێشتر لۆتم باس کرد گوتم چی گوتم چڕی کەم جێڕا بگرە ئێنی کەم خێرایی زۆر لامدای زۆر ئەوانە پێکەوەنە هاوکۆڵکەی شکانەوەی چی لێ هاتیە باپیرم هاوکۆڵکەی شکانەوەکەی چی لێ هاتیە هاوکۆڵکەی شکانەوەکەی گەورە بووە یعنی هاوکۆڵکەی شکانەوەکە زیادی کردیە ئێدەوەرە ئەوانە هەمووی بگۆڕە کەواتە دەفتە چڕی زۆر هاوکۆڵکەی شکانەوەی زۆر
ئەگەر هاوکۆڵکەی شکانەوە کە زۆربی ئەوانە عەکسی ئێرەنە کەواتە خێرایی دەبتەسی خێرایی دەبتەکەم باپیری من خێرای ڕۆناچەکەی چی لێ دێ خێرای ڕۆناچەکەی کەم لە کورە ئاگاداری ئەو تێبینی بەوە زۆر میمە ئیهمالی نەکەی ڕجات لێ دەکەم ئیهمالی نەکەی تەماشای کە کوڕی من دیسان لۆت دەنووسمەوە ئەوانە هەمووی پێکەوە ببەستەوە برێت سڕی کەم دەستەکەی دیش باسی ئەوم لۆ کردی چی گوتم کۆران چۆلا خانیەکانیش کە من چۆلا کابرا بە سەریعی پێ لێ دەنێ خێرایەکەی زۆرە درێژی شەپۆڵەکەشی زۆرە ڕجای خوارد لێ دەکەم ئەوە ئاگات لێبی مامۆستا دێگە پرسیارێک بە عەکسی بەهات باوە چۆن بە عەکسی بیهات باوە بیگۆت باە چی بەسەر خێرای ڕۆناچیدا دێت کاتێک لە مادەیەک دەچێتە مادەیەکی تر ئەگەر هاوکۆڵکەی شکانەوەکەی کچکەتر بێت باش هاوکۆڵکەی شکانەوەی بچووک کەم کەواتە چڕی کەم ئەگەر چڕیەکەش کەم بی کەواتە خێرایەکەی ئەو کاتە وەڵامەکەی دەبوو خێرایەکەی زیاد دەبی ئاگادار بە باش تەماشا ئێرەکەن لادانی ڕۆناچی لە کاتی تێپەڕبوونی بە ناوەندێکی دیاریکراو لەسەر چ بەندە لەسەر ئەو دوو شتەی بەندە ئاگادار بە لەمدا لەگەر خێرایی لامدا لەگەر خێرایی پرسیارێکمان هەیە دەرێ کاتێک ڕۆناچی سپی ئەوە ڕۆناچێکی سپیە کاتێک ڕۆناچێکی سپی بەر ئاوێزەیەکدا تێپەڕ دەبی بۆچی ڕۆناچی سپی بەر ئاوێزەیەک تێپەڕ دەبی پەلکە زێڕینە دروست دەبێت لەبەر چی یان ئەگەر ئەوە دڵۆپە بارانێک بی لۆ کە ڕۆژ دەردێ دوای بارانان ڕەنگەکان دروست دەبن لەبەر چی ئادرێ چی ڕەنگی سپی هەمە ڕەنگە چەند درێژی شەپۆڵەکی جیاوازی لە خۆی گرتیە کاتێک بەر ئەو ئاوێزەیەدا دەڕوا یان کاتێک بەر ئەو دڵۆپە بارانەیدا دەڕوا هەموو ڕەنگەکان شیتەڵ دەبی و پەلکە زێڕینەکە دروست دەبی سۆر پرتەقالی بەپێی درێژی شەپۆڵەکان سۆر پرتەقالی زەرد سەوز شین نیلی بنەوشەی هەر حەڤ ڕەنگی تێدا دروست دەبی لەبەر ئەوەی دەرێتی چەند درێژی شەپۆڵێکی جیاواز لە خۆی دەگری سپی سەرچاوەیەکی تاگڕەنگ نییە ئاگادار بە سپی سەرچاوەیەکی فڕە ڕەنگە یعنی چەند درێژی شەپۆڵێکی جیاوازی تێدا کاتێک بەر ئاوێزەیەکدا تێپەڕ دەبی هەموو ڕەنگەکان لێ دەبنەوە باشە ئەگەر پرسیارەکەم لێ بکە تەماشای ئەگەر پرسیارێکم لێ بکە ئێستا پرسیارەکە چ بوو ئێستا لێرە دەرێت چی ڕوودەدات کاتێک ڕۆناچ سپی بەر ئاوێزەیەکدا تێپەڕ دەبی لۆ ئەو ڕەنگانە دەبینین چونکە درێژی شەپۆڵی جیاوازی تێدایە سپی چەند درێژی شەپۆڵی جیاوازی تێدا کاتێک بە ئاوێزەدا تێپەڕ دەبی ڕەنگەکان شیتەڵ دەبی باشە چۆن ئەو ڕەنگانە بگەڕێنمەوە ئەسڵیەکەی خۆی بیکەمەوە سپی چ بکەم تەماشای کەنێ کوڕینە ئاوێزەیەکی عەکسی وەیدانێ ئەو ئاوێزەی ئەوانە کە ئەو ڕۆناچە سپێ دێ بەر ئێرە دەکەی هەموو ڕەنگەکان شیتەڵ نابی ئاوێزەیە ئەو دانرایە ئاوێزە چیکە عەکس دانێەوە ڕۆناچ سپێکە ئەلێرە دروست دەبتەوە ئاگادار بە چی بکرێت ئەو ڕەنگانە بیگەڕێنەوە سەری خۆی دەرێ ئاوێزەکەی عەکسکەوە ئاگادار بە باش ئەو پرسیارە زۆر مهمە ئەو پرسیارە ئاگاد لێبی زۆر مهمە ئەوە ئێرە بە دوو نەوعیت کە پێت دەرێ پەیوەندی چییە لە نێوان خێرای ڕۆناچی سی واوکۆڵکەی شکانەوە ئێن ئایا هاوکۆڵکەی شکانەوە لە گەرسی گۆڕانیان کووە ڕاستەوانەیە پێچەوانەیە یاسای هاوکۆڵکەی شکانەوە دەینم ئەگەر دیتم لەسەری کەرتی بوو لەگەڵ ئەو بەری یەکسانەی ئەوە ڕاستەوانەیە بەڵام ئەگەر دیتم لە ژێر کەرتی بوو لەگەڵ لای ئەو بەری یەکسانەی ئەو پێچەوانەیە با یاسایەکەی بنووسی یاسایەکە چ دەرێ
ئێن یەکسانە سی عەفوەن سی لەسەر ڤی. با ڕەنگەکەی بگۆڕین. ئێن هاوکۆڵکەی شکانەوەیە دەکاتە سی لەسەر ڤی. باش تەماشا ئێرەکە. سی چ بوو؟ خێرایی ڕووناچی. با جوانتر بنووسین. سی چ بوو؟ خێرایی ڕۆناچی. ئەدی ئەو ڤیە ئەوە خێراییە لە ناوەندێکی دیاریکراوە. ناوەندێک. ئەگەر تەماشای بکەم لە پرسیارەکەی چم پێ دەرێ پەیوەندی چێ لە مابەینی سی لەگەر ئێن. سی لەگەر ئێن یعنی ئەوە لەگەر ئێرە. تەماشاکە سی لەگەر ئێن مادەم سی لەسەرەی کردیە کەواتە ئەوە لەگەرەوەی گۆڕانەکەیان کووە ڕاستەوانەیە کەواتە ئێن ڕاستەوانە دەگۆڕێ لەگەڵ سی یعنی کو ڕاستەوانە. یعنی چی؟ یعنی هەرچەند خێرایی ڕۆناچی زیاد بی هاوکۆڵکێشکانەوەش زیاد دەبی. بەڵام ئێن ڕاستەوانە نا بەڵکو کو پێچەوانە دەگۆڕێ لەگەڵ خێرایی لە هەر ناوەندێک. یعنی چی مامۆستا پێچەوانە؟ مامۆستا یعنی چی پێچەوانە؟ زەحمەت نەبی. یعنی چی پێچەوانە؟ یعنی هەرچەند خێرایی هەرچەندە خێرایی تەمەشا ئێرەکە کوڕی من. یعنی هەرچەندە خێرایی تەمەشا عەفوەن تەمەشای کەنێ ئێن دەکاتە سی لەسەر ڤی تەمەشایکە ئێن ڕاستەوانە دەگۆڕێ لەگەڵ سی ڕاستەوانە و ئێن یەک لەسەر ڤی ئەوە یعنی کو پێچەوانە. مامۆستا ڕاستەوانە و پێچەوانە یعنی چی؟ ڕاستەوانە چی؟ ڕاستەوانە یعنی چی؟ ڕاستەوانە یعنی چی؟ مامۆستا ڕاستەوانە یعنی چی؟ یعنی ئەگەر ئەو سیە زیاد کە و ئێنەش زیاد دەکە ئەگەر ئەو سیە کەم کە و ئێنەش کەم دەکە. مامۆستا دی پێچەوانە یعنی چی؟ یعنی ئەگەر بێت و ئەو خێراییە زیاد بکە ئەو هاوکۆڵکێشکانەوەی کەم دەکە. ئەو معنە پێچەوانە یعنی عەکسی دی. هەدی خێرایەکە کەم کە مامۆستا هاوکۆڵکێشکانەوە کە زیاد دەکە ئاگادار بە. ئاگاداری ئەوەی بەوە مهمە. ئەگەر تەماشا پرسیارە ئێرەکەین دەری پەیوەندی چێ لە نێوان پەیوەندی چێ لە نێوان چێ و چێ؟ پەیوەندی چێ لە مابەینی چێ و چێ؟ خێرای ڕۆناچی لە بۆشایی سی و هاوکۆڵکێشکانەوە ئێن. کاتە پەیوەندیەکە لە مابەینی چێ و چێیە؟ ئێن سی. کاتە چ زۆرە پەیوەندێکی هەیە؟ ڕاستەوانە. ئەدێکە بە زیاد و کەمم لۆ بینتەوە بابینتەوە لەو نمونە دەرێگەر هاوکۆڵکێشکانەوە زیاد کە خێرای ڕۆناچی سی لێ دێ. ئێ ڕاستەوانەیە. ئەوێنە ئێگەر ڕاستەوانە بی یا هاوکۆڵکێشکانەوە زیادی کردیە خێرای ڕۆناچیەکەش زیاد دەکە. تەواو کوڕی من؟ دەینە چێندەر دوایەکە لەسەر ئەو پرسیارەی ئاگا لێبی ئەوەی تازە لەبیر نەکەی دەینە سەر چێندەر دەینە سەر دەقی یاسای سنێڵ. بابە جێبگرە. دەقی یاسای سنێڵ هاتنەوەی بە دوو نەوعە. یان دەقەکەت کامل لۆ دەنووسی بۆشایی کاتێک ڕووناچی تێپەڕ دەبێت لە ناوەندێکەوە بۆ ناوەندێکی تر خێرایی تێدا جیاوازە هەموو مەرجەکانی شکانەوەت بەبیر دەینتەوە لە ناوەندێک بۆ ناوەندێکی تر دوو ناوەند خێرایی تێدا جیاوازە خێرایی دەگۆڕێ تیشکە ڕووناچەکە ئاراستەی دەگۆڕێ تەنها لە چی نەبی باریستونی. مامۆستا لەوانەکەی دی و ئەوانێش هەر باسی وەی دەکەی تیشک بەلاری بی. باشە مامۆستا ئەگەر تیشک بە ئەستونی بی شکانەوە ڕوودەدا تەماشای ئێرەکە. تەماشای ئێرەکە کوڕی من. تەماشای ئێرەکە. ئەگەر ئێرە هەوابی شوشە ئاو ناوەندی دووەم کێشەمان نییە بەڵام ئەگەر شوشە دانا دەبی ڕوون بی باش شوشە بی. دوو ئێنی چم هەیە دوو ئێنی جیاواز ئێن هاوکۆڵکەی شکانەوە
ئێنی هەوای 1 ئێنی شوشەی 1.5 تەواوە باش هەوا گازە گەردیلەکانی لێک دوورە چڕی کەمە خێرایی زۆرە شوشە ڕقە گەردیلەکانی لێک نێزیکە ناتانی سیارەکەی سەریع باشوە خێرایی هێواشە ئاگا لێبی کەواتە چڕی جیاوازە کەواتە شکانەوە ڕوودەدا بە مەرجەک ئەگە تیشکەکە چبی لار بێت ئەوستا دیە گەستون بێت مەرجەکی کەشی تێدا بوو لە شکانەوەی دەیگوت ثێتا ئای یەکسان نەبی بە ثێتا ئار نابی ئەو دووە یەکسان بن کە لاری دادەنەی ثێتا ئای یەکسان نابی بە ثێتا ئار بەڵام کە دێی تیشکەکەی کو دادەنەی ئەستون یعنی کو مامۆستا شای باپیری من ئەستون یعنی کو تەماشائێرەکە یعنی ئەو ڕووناچی ئەوها لێ نەدرێ ئەوها لێ بدرێ یعنی ئەتوو قەڵەمەکەی ئەوها لە ناو پەرداخە گڵاسەکەی دانەنەی ئاوا دانەی کە ئەووا دادنەی شکانەوەکە ڕوونادا ثێتا ئای و ثێتا ئار یەکسان دەبن نابتە شکانەوە ئاگات لێبی کەواتە نابی تیشک کو بێ ئەستون نابی ستون بیتیش دەبی ئیلا چبی لاربی هەتاوەکو ثێتا ئای و ثێتا ئار چبن یەکسان نەبن ئاگادار بە باش یاسای سنێڵ دەقەکەی لەبەرکە دەقی یاسای سنێڵ کاتێک ڕووناچی لە ناوەندێکەوە دەگوازێتەوە بە ناوەندێکی تر کە چڕیان جیاوازە کە چڕیان چییە جیاوازە ئاراستەکەی دەگۆڕێ جیان لە ستونەکەی نزیک دەبیان دوور دەکەوتەوە تەنها لە باری شوێنەوی تەنها لە باری ستون نەبێت تازە پێتم گوت لە باری ستون شکانەوە نییە باش ئەوە دەقەکەی نەوەک بێتەوە ئاگا لێبی بە بۆشایی یان بە هەڵبژاردن لۆت بێتەوە ئەو دەقەی بدا برێ کام لەم یاسایانەیە چار هەڵبژاردنیشمان بداتێ یاسای سنێڵ ئاگا لێبی ئەوە چییە؟ ئەوە یاسای سنێڵە بەکاردێ لە بۆ شیکارکردنی پرسیارە بیرکاریەکان ئەو لۆ چێ بەکاردێ؟ بیرکاری ئەو پرسیارانەی کە حەلی دەکەین باش مامۆستا ئێن ئای چییە مامۆستا ساینی ثێتا ئای چییە مامۆستا ئێن ئار چییە زەحمەت نەبی ئەوانەمان تێبگەینە مامۆستا مە نازانین باشە بەسەرچە تەماشایکەین هەر وەکو تازە تەماشائێرەکەن کوڕی گەورە بە عەفوم دەکەن تەماشائێرەکەن بە ئەوەی بینمە ئێرە با دوو ناوەندی جیاواز بنووسین دروستکەین لۆ خۆمان یاڵا دەی بابە دوو ناوەندی جیاواز مامۆستا هەوە ئاو ئەوەش ئەستوونی سەر هەردوو ڕووەکەی تیشک بەلاری دەبی بێ نابی بە ئەستوونی بی ئاگا لێبی ئاراستەکەی دەگۆڕێ بەڵام تەنها لە باری ستون نەبی نابی ستون بی بەلاری دێ ئەو تیشکە باپیرم دەرسەکەی دیژوەمان گوت جێ بدەنێ بێرە دەرێن تیشی لێدان ئەو تیشکە کووە لارە گۆشەیەکی دروست دەکات لە مابەینی چێ و چێ گۆشەیەکی دروست دەکات لە مابەینی تیشکەکە و ئەستوونەکەی پێی دەرێنە ثێتا ئای کەواتە ثێتا ئای پێی دەرێن گۆشەی لێدان ئێستا زانیمان ثێتا ئای چییە؟ ئەدی ئێن ئای ئەو ناوەندەیە کە تیشکەکەی پێ دەنێردرێ تیشکەکەی لێ دەدرێ کەواتە لێرە ئەوە ئەو هەوایە دەبتە ئێنی ئای هاوکۆڵکەی شکانەوەی ناوەندی یەکەم هاوکۆڵکەی چی شکانەوەی ناوەندی یەکەم ئەو لایەمان هەموو زانی ئەری ئەو بەرە ئێن ئار
ئەوە دەبتە NR کەواتە دەبتە هاوکۆڵکەی شکانەوەی ناوەندی دووەم. هاوکۆڵکەی شکانەوەی ناوەندی دووەم. ئەدی ثێتا ئار چییە؟ ئەو تیشکەکە لەو ناوەندەی دەگوازێتەوە ئەو ناوەندەی چی لێ دێ دەشتێتەوە. تەماشاکەنێ چی لێ دێ دەشتێتەوە. گۆشەیەکی دروست دەکا لە مابەینی ستونی سەرڕوەکەی پێی دەرێن ثێتا ئار. کەواتە ثێتا ئار چییە؟ ثێتا ئار پێی دەرێن گۆشە شکانەوە. کەواتە ئەوە هەموو ئێن و ساینی ثێتا و NR و ثێتا ئار ئەوە هەموو یاسایەکەی یەک لۆتم دیار کردیە کە هەرچی هانە ئیشاڵە لەوانەی دابێ بەردەوام دەبین لەسەر شیکارکردنی پرسیارەکان هەتاوەکوانەیەکی تر پێتان دەکەینەوە. بەخوای گەورەتان دەسپێرم، خواتان لەگەڵ.